بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر بە خێراتنی گشت لایەکتان دەکەین. ئەمڕۆ هەمومان لێرەین بۆ ئەنجامدانی کارێکی زۆر گەورە و پیرۆز کە دابشکردنی کۆمەڵێک عارەبانە بەسەر خاوەن پێداویستی تایبەتەکە. سەرەتا بۆ دەستپێک داوا لە بەڕێز کاک یوسف چاوشین بەڕێوەبەری گشتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر دەکەین. بفەرمێ بۆ پێشکەشکردن وتەی بەخێرهێنا. ئەم کاتتان باش بەڕێز کاک ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر، بەڕێز دکتۆر دلۆڤان بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر، بەڕێز پارێزەر کاک سەفین یاسین، بەڕێزان ئامادەبووان و میوانانی خۆشەویست، بە ناوی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر بە خێرهاتنی گەرمی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین. زۆر خۆشحاڵین کە ئێوەی بەڕێز ئەمڕۆ لەگەل ئێمەن بۆ دابەشکردنی هاوکاری بەسەر کۆمەڵێک کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت کە هاوکاریەکە ژمارەیەک عارەبانەیە کە پێشتر لەلایەن خودی کەمەندامە بەڕێزەکان لە کۆمەلەی ژین داواکرابوون. بە خوشحالیەوە ئێمە داواکاریەکەمان لەگەڵ پارێزەر کاک سەفین یاسین خستە ڕوو و بەڕێزیان بڕیاریاندا ئەم پێداویستیە دابین بکەن و هەر ئێستاش جەنابی پارێزگار بڕیاریدا لەگەڵ دابەشکردنی عارەبانە بەسەر کەمەندامان و خاوەن پێداویستیە تایبەتەکان بڕی 100,000 دینار بەسەر ئەوانەی کە ئەمڕۆ لێرە ئامادەن دابەش بکرێتن. ئێمە سوپاسی بەڕێز جەنابی پارێزگار دەکەین، سوپاسی بەڕێز پارێزەر کاک سەفین یاسین دەکەین. دیارە ئەمە یەکەم هەوڵ و یەکەم بەخششی ئەم بەڕێزانە نەبووە لە ڕابردوودا بە تایبەت لەسەر ئاستی پارێزگای هەولێر جێپەنجەیان زۆر دیار بووە و هیوادارین لە داهاتوش بەردەوام بن. بەڕێزان، دیارە کاری خێرخازی و هاوکاری مرۆیی وەک بەشێک لە ئاینی ئێمە، وەک بەشێک لە کولتوری ئێمە ڕەنگی داوەتەوە و بە خۆشحالیەوە ساڵانە لەلایەن خەلکانی خێرخاز، لەلایەن دەستگاکانی خێرخاز هاوکاری هەزاران خێزانی هەژار و کەم دەرامەت دەکرێتن. بە خوشحالیەوە ئێمە لەسەر ڕاستپاردەی جەنابی پارێزگار ساڵانە کۆبوونەوەمان هەیە لەگەڵ لایەنەکانی خێرخاز و پێکەوە بە هاوبەشی پلانێکی گشتیمان داناوە. پلانەکە بە شێوەیەک بووە کە هاوکاریەکان بۆ هەموو شوێنێک بن و زۆرترین خەڵکی مستەحەق لێ سوودمەند بن. ئەمە سەرەڕای ئەوەی کە هەوڵمان داوە جگە لە هاوکاری دارایی جۆری هاوکاریەکان گۆڕانکاری بەسەردا بێت، لەمە دووە هەوڵ بدرێتن کە دامەزراوەی کۆمەڵایەتی کە کاریان چارەسەر چاودێری و ڕاهێنانی خەڵکە، ئەو خەڵکانەی کە پێویستن کار لەسەر ئەم بابەتانەش بکرێت. بە خوشحالیەوە ئێستا ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر لە سنووری پارێزگای هەولێر ئێمە 23,000 کەمەنداممان هەیە کە هاوکاری دارایی مانگانە وەردەگرن و ناوی نزیکەی 4,800 کەسی تریش تۆمار کراوە بۆ ئەوەی لە داهاتوو بڕیار بدرێتن هاوکاری دارایی وەربگرن. ئەمە جێگای خوشحالیە و سەرڕای ئەمەش لایەنەکانی خێرخاز، دەستگاکانی خێرخاز لەگەڵ ئێمە بەردەوام هاوکاری ئەم توێژە گرنگەی کۆمەلگان کردووە. بەڕێزان، سەرڕای ئەوەی کە باسم کرد جگە لە هاوکاری دارایی
پلانی ئێمە لەسەر ئاستی پارێزگای هەولێر ئەوە بووە کە دامەزراوەی کۆمەڵایەتیش بکرێتەوە. بە خوشحالیەوە دەبینین کە ڕۆژانە نەخۆشخانەی خێرخازی سنتەری ڕاهێنان بە تایبەت بۆ منداڵانی ئۆتیزم کە بە شێوەی خێرخازی و هەروەها تەنانەت خانە بۆ چاودێری بە ساڵات چوان دەکرێتەوە و لە بەرنامەی ئێمەدایە کە لە داهاتوش زیاتر گرنگی بەم دامەزراوە نەبدەین و ئەوەی کە جێگای خوشحالیە هەموو ئەوە بوویتە هۆی ئەوەی کە ئێمە وەکو حکوومەت لەگەل لایەنەکانی خێرخاز بتوانین خزمەتێکی باش پێشکەشی چین و توێژەکانی کۆمەلگا بە تایبەت ئەو چین و توێژانەی کە زۆر پێویستن پێشکەش بکەین. زۆر بەخێر بێن. دووبارە سوپاس بۆ ئامادەبوونتان، دووبارە سوپاس بۆ جەنابی پارێزگار، بۆ هەموو ئەو لایەنانەی کە هاوکاری ئێمە بووینە لا خزمەتکردنی خەڵکی خۆشەویستی خۆمان. زۆر بەخێر بێن. بەڕێزان ئێستا دەست دەکەین بە دابەشکردنی عارەبانەکان تکە هاوکارمان من ئەوەی ئارامی هۆڵەکە بپارێزن بەڕاستی بۆ شێوە دەنگەدەنگبی کەس گوێ لە ناوی خۆی نابێت.
بکەم.